پاش تەواوبوونی پرۆسەی دەنگدانی پەرلەمانی کوردستان لا ئێستادا چین و توێژە جیاوازەکان باومێد و هیواوە لە پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم دەڕوانن و خوازیارن کابینەی نوێ هاوشەوی کابینەکانی ڕابردوو نەبێت و بتوانێت قەیرانە کەڵەکەبۆکانی هەرێم چارەسەر بکات. ڕۆشنبیر و نووسەرانیش ئاماژە بۆ ئەوە دەکەن کە کابینەکانی ڕابردووی حکوومەتی هەرێم نەیانتوانیوە لە ئاست خواست و داواکاری شەقام و هاوڵاتیان دابن. حکوومەتی هەرێم نەیتوانیوە بەپێی پێویست بێ لە پاش 28 ساڵ حکومڕانی ئەگەر نەیتوانی ئابووری و ڕۆشنبیری و ئەمن و ئارامی و ژیان و قوت و موچە و ژیان بۆ خەڵک دابین بکە حەقە دەرگای حکومەت دابخەن و دەرگای پەرلەمان دابخەن بڵێن سوپاسدانەکەین تا ئێرەیەنەمان با کەسێکی تر بێ بەڕێوەبەرێ. مامۆستایەکی زانکۆش پێی وایە کابینەکانی پێشوو لەلایەن ژمارەیەک بازرگانی نەوتەوە بەڕێوە براون بۆیە پێویستە کابینەی نوێ لەلایەن کەسانی پسپۆڕ و لێهاتووە بەڕێوە ببرێت و توانای دەربازکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی هەبێت لە کێشە و قەیرانەکان. لە سەر و هەموو ئەمانەشەوە پێویستە کابینەی داهاتوو متمانەی نێوان حکوومەت و هاوڵاتیان بنیاد بنێتەوە. گرنگترین شت ئەوەیە کە جێڕانەوەی متمانەیە بۆ خەڵک، ئەنی خەڵک متمانەی بە حکوومەت نەماوە بەگشتی خەڵک تەماشای حکوومەتەکە وەکو کۆمەڵێ بازرگانی نەوت، ئەنی تۆزێ بە ڕوونتر بڵێن بە قاچاغبردنی نەوت. پێویستە حکوومەت هەوڵدا حکوومەتی هاوڵاتی بێت بۆی کە ماف و ئازادیەکان بجێڕێتەوە بۆ خەڵک و ڕۆژنامەنووسان و خاڵی دووەم چاکردنی بار و گوزەرانی خەڵک بە تایبەتی لابردنی پاشەکەوتی زۆرە ملێ بۆ فەرمانبەران، پاشان دابینکردنی خزمەت گوزاری سەرەتایەکان. حکوومەت پێویستە داهاتی دیار بێت و سەرفیاتیشی دیار بێت. باهۆی بێپلانی و بێبەرنامەی هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستان و لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا با درێژایی تەمەنی کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەک هەر نەتوانراوە خزمەتگوزارە سەرەتایەکان کە مافێکی سەرەتایی هاوڵاتیانە بۆ هاوڵاتیان دابین بکرێت، بەڵکو ساڵ لە دوای ساڵ کێشە و قەیرانەکان زیاتر و کەڵەکەتر بوون. بۆیە کوردوتەنی ساڵ بە ساڵ خۆزگەمان بەپار. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی، پەیام.